سوارەتان باش ئازیزان خۆشحاڵین لە بەرنمەیەکی نوێی گفتوگۆی پایتەخت با دیداری ئێوەی ئازیز شاد دەبینەوە. تەوەری سەرەکی بەرنمەی ئەم جارەمان بێمتمانەی و ڕێزنەگرتن لە پرسی هەڵبژاردنە لە هەرێمی کوردستان. ئایا هەرێمی کوردستان هەرێمێکی دیموکراسە یاخود پرسی دیموکراسی هەڵوەستراوە بە هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان یاخود سەرکردە سیاسیەکانی هەرێمی کوردستان و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان باوەڕیان بە دیموکراسی بوون نییە و کە یەکێک لە بنەما سەرەکیەکانی دیموکراسی ئەنجامدانی هەڵبژاردنە لە کاتی دیاریکراوی خۆیدا. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میوانداری هەریەک لە بەڕێزان کاک خەسرە و گۆران سەرۆکی دەستگای هەڵبژاردنەکانی پارتی دیموکراتی کوردستان، هەروەها کاک برزۆ مەجید بەرپرسی مەکۆی هەولێری بزوتنەوەی گۆڕان، هەروەها کاک هۆگر چەتۆ شارەزا لە بواری هەڵبژاردن. زۆر بە خێراتنتان دەکەم و سەرەتا با پێکەوە ئەم راپۆرتە ببینی. هەڵبژاردن ئەو چەمکەی کە لە زۆربەی وڵاتانی دیموکراسی بۆ هەر 4 ساڵجارێک لە وادەیەکی دیاریکراودا ئەنجام دەدرێت، بە دەرەنجامەکەشی کورسی بەلایەنی حکومدار چۆڵ دەکات بۆ لایەنی براوەی هەڵبژاردنەکان. ئەگەر چاوخشانێکی خێرا بە مێژووی هەڵبژاردن بکەین لە هەرێمی کوردستان، سەرباری هەموو ئەو تێبینی و ڕەخنانەی لە پرۆسەکە گیراوە، بەڵام لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا چەند هەڵبژاردنێک ئەنجام دراوە. پرسیارە جەوهەریەکە لێرەدا ئەوەیە ئاخۆ ئەنجامدانی پرۆسەکە لە هەرێم لەو ماوەیەدا تەواو شێوازی ناوەڕۆکی چەمکەکەی وەرگرتووە یان بە پێچەوانەوە تەنها لە ڕووی شکلیەوە بووە. بەڕای بەشێک لە چاودێران لە یەکەم هەڵبژاردنە پەرلەمانیەکەی هەرێم کە دەگەڕێتەوە بۆ ساڵی 1992 نەتواندراوە بە شێوەیەکی گشتی شێوازە زانستیەکەی وەربگرێ. بەو پێی هەر لە یەکەم هەڵبژاردندا هەر یەک لە یەکێتی و پارتی بە دەرەنجامەکەی ڕازی نەبوون و هەردوو حزبەکە ڕێکەوتنێکیان بۆ دابەشکردنی پۆستە دەسەڵاتەکانی هەرێم دابەش کرد کە ئەو کات ناوی لێندرا 50-50 یاخود 50-50 و حکوومەت و پەرلەمانیان پێکێنا. کە ئەمەش بەلای بەشێک لە چاودێرانەوە ئەو دوو حزبە لە سەرەتادا باوەڕیان بە دەستا و دەستکردنی ئاشتیانەی دەسەڵات نەبووە. هەر بۆیە دواتر دەرەنجامەکەی هەرێمی کوردستانی ڕوبەڕووی قەیرانێکی ئابووری و سیاسی و شەڕی ناوخۆ کردەوە. ئەگەرچی لە سەرەتای ئەنجامدانی پرۆسەکەش بڕیار لەسەرەوە درا بۆ هەر 4 ساڵ جارێک هەڵبژاردنێک بەڕێوە بچێ، بەڵام دوای 13 ساڵ جارێکتر واتە لە ساڵی 2005 خولی دووەمی هەڵبژاردنە سەرۆکایەتی و پەرلەمانیەکەی هەرێم ئەنجام درایەوە. بەڵام ئەم جارەشیان سەرباری دواکەوتنی هەڵبژاردنەکە لە وادەی خۆیدا دووبارە هەر یەک لە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ بەشێک لە لایەنە سیاسیەکانی تری هەرێم هاوپەیمانێتیەکیان دروست کرد کە ئەم هەڵبژاردنەش هاوکات بوو لەگەڵ هەڵبژاردنە گشتیەکەی عێراق. هاوپەیمانێتەکەش گومانی زیاتری لای چاودێران و ڕۆشنبیران دروست کرد بەوەی کە دەسەڵاتی کوردی ترسی لە هەڵبژاردنەکان هەبێت بە لەدەستدانی کورسی دەسەڵات. بەشێک لە لێکدانەوەکانی تر ئەنجامدانی هەڵبژاردنەکەی ساڵی 2005 بە ناچاری ناو دەبن هۆکارەکەشی بۆ ئەنجامدانی یەکەم هەڵبژاردنەکەی عێراق دەگەڕێنەوە لە دوای ڕوخانی ڕژێمەکەی سەدام حوسێن، چونکە بە وتەی ئەوان ئەگەر ئەم هەڵبژاردنە دوای 13 ساڵ لە هەرێم ئەنجام نەدرابووایە، سەرکردایەتی کوردی دەخستە ژێر پرسیارێکی مێژووییەوە. هەڵبژاردننی خولی سێم کەوا بڕیار بوو لە دیسێمبەری ساڵی 2009 ئەنجام بدرایە، کەچی ئەم جارەشیان هەڵبژاردنەکە لە وادەی دیاریکراوی خۆیدا ئەنجام نەدرا و دواخرا بۆ 25 حوتی ئەمان ساڵ. سەرەڕای هەموو دواکەوتنانەی هەڵبژاردنەکان بۆ جارێکی تر هەر یەک لە یەکێتی و پارتی ڕێکەوتنیەکی استراتیژیان ئەنجامدایەوە و بە یەک لەست بەشداری هەڵبژاردنەکانیان کرد. ئەمەش هەردوو لە توانیان حکوومەت و سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم بگرنەوە دەست. هەرچەندە ئێستا کەمتر لە 2 مانگ ماوەی یاسایی ماوە لەبەردەم کۆتایی هێنان بەو خوڵەی هەڵبژاردن کە 28 ئەم ساڵ هەر یەک لە پەرلەمان و حکوومەت و سەرۆکایەتی هەرێم شەرعیەت لەدەست دەدەن. بەڵام ئەم جارەیان نەک هەر هەڵبژاردنەکان بۆ ماوەی مانگێک لە وادەی خۆیدا دواکەوت، بەڵکو بە ڕێکەوتنێکی نێوان یەکێتی و پارتی لە ڕێگای 2 پرۆژە بڕیارەوە خولی سێمی پەرلەمانیان تا مانگی 11 درێژ کردەوە و هەروەها بارزانیشیان بەبێ ئەنجامدانی هەڵبژاردن ماوەکەی بۆ 2 ساڵ درێژ کرایەوە. ئەمە لە کاتێکدا بە گوێرەی یاسا بارزانی ناتوانێت بۆ ویلایەتێکی تر تەنانەت لە ڕێگای هەڵبژاردنەکانی شەوە خۆی کاندید بکاتەوە بۆ ئەو پۆستە، چونکە بارزانی 2 خولی خۆی وەک سەرۆکی هەرێم تەواو کردووە. ئەمەش بە بڕوای لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و چاودێران هەردوو پارتی فەرمانڕەوا تا ئێستا باوەڕی ئەوەیان لا دروست نەبووە کە لە ڕێگای دەستا و دەستکردنی ئاشتیانە کورسی دەسەڵات بۆ لایەنێکی تر چۆڵ بکەن لە ڕێگای هەڵبژاردنەکاندا. جارێکی تر سڵاتان لێبێ ئازیزان. کا خەسرەوبا لەگەڵ جەنابەت دەست پێ بکەم لەسەر مەسەلەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان. تا چەند ئێوە وەک پارتی دیموکراتی کوردستان باوەڕتان بەوەیە کە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان لە وادەی خۆیدا ئەنجام بدرێت؟
خۆی ئەنجامدانی هەڵبژارنەکان تەحسیل حاصلە لە وڵاتێک خۆی بە دیموکراتیدا بنێت هیچ ڕێگە چارەی دیکە نییە لە هەڵبژاردن زیاتر چونکە تاکە ڕێگەی شەرعیە کە بتانی دەستهڵات وەرگریەوە یان دەستا و دەست بکەی بۆ لایەنێکی دیکەی سیاسی ئەمەش کەی پەیدا بوو یعنی بڕوای پارتی هەل لە دوای ڕاپەڕین مباشرەتەن پارتی بڕوای بە ئەوە هەبوو کە مەسەلەی دەستهڵات لە ئەو هەرێمە بە ڕێگای سندوقەکانی دەنگدان یەکلایی بکرێتەوە ئەمما لەوادەی خۆی ناکرێت یان دواکەوتووە کۆمەڵێک هۆکار هەیە طبیعی ئەو هۆکارانەش جارێ بۆ ماوەیەکی دوور و درێ شەڕی ناوخۆ هەبوو نەدەکرا هەڵبژاردنێکی سەرتاسەری هەرێمی کوردستان بکرێت لەو هەلومەرجەی ئەو وەختە دواتریش ئێمە وڵاتێکین تازە فێرە ئەلیفبای دیموکراتیەت و هەڵبژاردن دەبین وەکو وڵاتێکی جێگیر و سربەخۆنین کە لەوادەی خۆی بکرێتن بۆ نمونە لە دەستوری زۆر لە وڵاتان هاتووە تەنانەت نەک چمانجیەک و چ ساڵێک دەکرێتن چ ڕۆژێکیش دەکرێتن بۆ نمونە لە ئەمریکا لە هەر یەکەم سێشەم لە مانجی 11 هەر 4 ساڵ جارێک ئەو هەڵبژاردنانە ئەنجام دەدرێتن لە وڵاتێکی وەکو سوید لە هەر یەکەم دووشەم لە مانجی 9 هەر 4 ساڵ جارێک ئەو ئەنجام دەدرێتن پێشوەخت خەڵکەکە دەزانێت کەی هەڵبژاردنەکان دەکرێتن و هیچ گیر و گرفتێکی ئامار و تۆمار و سجلی دەنگدەران و ئاماری دانیشتوان و ئەم شتانە هەموو نییە هەر ئەمانە هۆکارن کە هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان دۆ دەکەون هۆکاری سەرەکی ئەمانن بۆ نمونە ئێمە بە بەردەوامی یاساکانمان هەموار دەکرێتەوە خۆ کۆمیسیۆن ناتوانێتن وادەکانی خۆی کۆنتترۆل بکاتن ئەگەر یاسا ماوە هەموار بکرێتەوە ئەو وڵاتانەی کە دیموکراتی و هەڵبژاردن لەوێ جێگیرە و لە کاتی خۆی دەکرێتن یاساکانیان پێش 50 ساڵە پێش 20 ساڵە پێش 30 ساڵە تەسبیت بووە و هیچ گۆڕانکاریەک بەسەری نایەتن و ئاماریان زۆر وردە هەر دەنگدەرێک چەند مانجێک پێش هەڵبژاردن فۆرمی دەنگدانەکە بە ڕێگای پۆستەوە بۆی دێتە ماڵێ و بە ئاسانی دەتوانی بچیت دەنگی خۆی بدات بەبێ هیچ گیر و گرفتێک لێرە نەیاساکان فەرمۆ ئێستاکە یاسای پەرلەمانی کوردستان تازە هەموار کراوەتەوە لە داخراو بۆ نیمچەکراوە و یەشتاش نەگەڕاوەتەوە بۆ لای کۆمیسیۆن فۆرمەکانی خۆی چاپ دەکاتن لەسەر ئەساسی یاسا ئەگە داخراو بێت فۆرمێکی ئەگە داخراو بێت دواکەوتنی پەرلەمان بووە دواکەوتنی فراکسیۆنەکانی پەرلەمان بووە لە هەموارکردنەوەی ئەو یاسایە بۆ نمونە هەمان شت بۆ مەسەلەی یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بڕگەیەک هەیە سەبارەت بە دانیشتوانی هەرێم غەیری کورد کە ئەوان خۆیان دەبێت دەنگ بە کۆتای خۆیان بدەن ئەمە هەموار نەکرابەوە تا پێش چەند ڕۆژێکەوە ئەو شتانەوا دەکاتن کە هەڵبژاردنەکان دوا بخرێت بێجگەلەوەشتی دیکەش هەیە طبیعی مەسەلەی کۆمیسیۆنێکی ڕێکوپێکمان نییە کۆمیسیۆن احترام هەیە بۆ کۆمیسیۆن بەڵام یعنی کەم و کوڕیەکی زۆرمان هەیە لە کۆمیسیۆن تا ئێستا هەرێم دەستەی سەر بەخۆی خۆی نییە و ئەو گیر و گرفتانەوا دەکەن کە هەڵبژاردنەکان جار دوا بکەوێتن بەڵام ئیرادا وەکو پارتی بەڵێ وەکو پارتی دیموکراتی کوردستان ئێمە بڕوامان بە هەڵبژاردن هەیە بڕوامان بە سندوقەکانی دەنگدان هەیە و تاکە ڕێگایە بۆ ئەوەی مەسەلەی دەسەڵات لە وڵاتە یەکلای بکرێت دەستخۆش زۆر سپاس کاک برزۆ یعنی ئەو هەموو هۆکارانی کە کاخەسرەوە باسی کرد کە ئەبێتە هۆی دواکەوتنی هەڵبژاردنەکان ئێمە لە ساڵی 92 تاکو 2005 بە هیچ شێوەیەک هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە نەکرا و هۆکارەکانیش دیار بوو شەڕی ناوخۆ و دابەشبوونی هەرێمی کوردستان بەسەر دوو ناوچەدا یعنی پێ وایە ئەوانەی کە کاخەسرەوە باسی کرد هۆکارن بۆ ئەوەی کە هەڵبژاردن ئەنجام نەدرێت یاخود دوا بکەوێت ئەوەی کاخەسرەوە باسی کرد ئەو وڵاتانی کە دیموکراتین ئەنجامدانی هەڵبژاردنەکان لە کاتی خۆیدا دەکرێت هەموو تەکبیر و ئامادەکاریەکان لە کاتی خۆیدا دەکرێت لە بەرەوەی وڵاتی دیموکراتین ئەمە زۆر جوانە ئەی بربەستەکان چین بۆی وڵاتی ئێمە و هەرێمی ئێمە دیموکراتی نەبێ هەموو ئەو بربەستانەی بۆ هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان دروست کراون دەسەڵات دروستی کردووە پارتی وێچیتی دروستی کردووە بۆ هەموارکردنەوەکان بۆ دواخستنی هەڵبژاردنەکان بۆ بەکارهێنانی زۆرینەی پەرلەمانی لە نێو پەرلەماندا بۆیە بریا ئێمە جواب بووینە هەرێمیشی دیموکراسی باین بۆیە هەڵبژاردنەکان تەوقیتی خۆیان هەبا ئەمە بەگشتی دوو بمانوێ نەمانوێت جەنابیش لە مقدیمەکە ئیشارەت پێدا یەکێک لە پایەکانی دیموکراتی لە هەر هەرێم وڵاتێکدا هەڵبژاردنە
بەڵام چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ ئەم پرەنسیپی هەڵبژاردنەدا لەگە پرۆسی هەڵبژاردندا ڕاستەقی نەبوون و ناڕاستەقی نەبوونی هەڵبژاردنەکان پیشان دەدا. ئەوەی کە ئێستا دەمێکە ئێمە هەستی پێ دەکەین و دوێنش سەلمێنرا یەکێتی و پارتی دوێنە زۆر ڕازگویانە سەلماندیان کە ئەوان لەگەڵ ئەوە هەڵبژاردنەکان دوا بخرێ دوور لە هەموو عرفێکی ئینتخابی دوور لە ڕێزگرتن لە ئیرادەی خەڵکو و ئەوانە. ئەم هەرێمە ئێمە نەکارەساتێکی سروشتی تێدا ڕووداوە نەشەڕێک هەیە چم حوجەیەک هەیە چم و بەڕێڕێکەیە ئەگە مەسەلەکە ئامارە دەسەڵات ئەوە تۆ لێ بەرپرسی بۆ ئامارە نەکردووە ئەگە مەسەلەکە وەکو باسی کرد ناڕێکوپێکی کۆمیسیۆنە تۆ دەسەڵاتی بۆ دیاڵی کۆمیسیۆن ناڕێکوپێکێ بۆی ئەوەی کە من دەیزانم لەم هەرێمەدا هیچ شتێک نییە کە وابکە هەڵبژاردنەکان دوا بخرێ تەنها یەک شتێ لەو هەرێمەدا کە ناوی قەیرانی سیاسی و ئیداریە کە لە دوای چارەسەر نەکردنی گەندەڵی لە دوای جێبەجێ نەکردنی داواکارەکانی خۆپیشاندەرانی حەفدەی شوبات و ئەوانە لە دوای ئەوەی کە دەسەڵات بەناچاری ئەترافی کرد کە بەڵێ گەندەڵی هەیە لە هەرێمی کوردستاندا و دەبێت چارێ بکەن چارەی نەکرد بۆی ئێستا قەیرانێک لە هەرێمی کوردستاندا تاکە چارەسەر دەمبوری تاکە چارەسەر بۆ تاکە ڕێگا بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانی هەرێمی کوردستان هەڵبژاردنێکی پاک و بێگەردە بۆی لەوێدا دەنجی ڕاستەقینەی ملت هاوسەنجی هێزی ڕاستەقینەی ملت لە نێو سندوقەکانی هەڵبژاردنەوە بێ ئیرادەی گەل بێ ئەم قەیرانە عیلاج بکە بۆیە زۆر پێویستمان بۆی هەڵبژاردنەکان لە کاتی خۆیدا بکرێ بۆی ئەو قەیرانی لەسەر دەستی دەسەڵات دروستکراوە عیلاج بکرێت پێویستە بەڵام ئەمە باس لەوە ئەکەین کە هەڵبژاردن هەمیشە لە هەرێمی کوردستاندا دوا دەخرێت ینی لە ساڵی 92 کە یەکەم هەڵبژاردن کرات تا 2005 نەکرا 2005 لە 2009 کە پێویست بوو لە مانگی یەکا بکرێت لە 12دا بکرێت نەکرا دوایی دواخرایەوە بۆ مانگی حوت باشە ئەم دواکەوتانە هۆکارەکەی چیە هۆکارەکەی ئەوەیە کە ئێمە هەرێمێکی دیموکراسی نین ئەمە دیموکراسیە بە هەرێمەوە هەڵواسراوە یاخود هۆکار چیە ینی بەڵێ باس ماکرد یەک چێشکە دیموکراسیەکە دیموکراسی بۆ ئەو پرۆسانە لە کاتی خۆیدا دەکرا دوو پارتی دەسەڵات گوناحێکی ئینتخابیە زوڵمێکی دیموکراسیە بێ زۆرینەی پەرلەمانی بەکاربێنێ بۆ درێژکردنەوەی قۆڕکاری ئیداری خۆی و چکە ئەوەی دوێنێکرا یەک شتی پێوتین لە پەرلەمانی کوردستاندا هەوڵدان لەلایەن پارتی وێچێتەوە بۆ دەست بە سەداگرتن و داگیرکردنی جونگەکانی ئەم هەرێمە ئەگەنا دیسان دووبارەی دەکەمەوە چ بیانوێک هەیە بۆی هەڵبژاردنەکان دوا بخرێ ئەگە مەبەستەیدا درێژکردنەوەی قەیرانەکانی هەرێمی کوردستان نەبێت کە لەسەر دەستی دەسەڵات خۆی دروستکراوە لەگەڵ مەبەستی قۆڕکاری بەڵێ دەستخۆش کاک هۆگر یعنی وەک شارەزایەک لە بواری هەڵبژاردنە ئەو هۆکار و ڕێگریانە چین لە بەردەم ئەنجام نەدانی هەر هەڵبژاردنێک لە وڵاتانی وەکو ینی لە شەرقی ئەوسەد بەگشتی و دیاردەیە هەر لە کوردستان نییە لە بەشێکی ئەو ناوچەیە دەبیندرێ بەوەی کە هەمویان بەگشتی دەتوانین بڵێن لە قۆناغی ڕاگواستنی دموکراسیدانە و لەو قۆناغەشدا بەدڵنیایی پێگە و جونگەکانی دموکراسیەت کە یەکێک لە بنەما ئەساسیەکانی ئاڵگۆڕی دەسەڵاتە لە ڕێی دەنجی خەڵکەوە ئەم مەسئلەیە یەکلا نەبووتەوە ئەوە دەبینین لە لوبناان پێش ئێستا ئەمە دواخرا لە مسر کێشەی گەورەی لەسەرا ئێستا لە تونس کە لە پاش شۆرشی ئەو شۆرشێکە لە وڵاتانی عەرەبی هاتوۆتە پێش گرفتی ئەوە هەیە دەستورەکە تەواو دەبێت تەواو نابێت کۆدەنجی لەسەر دەبێت نابێ بەگشتی ئەم قەیرانانە دەگەڕێتەوە بۆ چۆن هۆکارێکی ئەساسی کە گرنگترینیان دەست پێ دەکات بەوەی کە ئێرادەی سیاسی لە پاش ئەو گۆڕانکاریانەی کە هەیە لەو شوێنانە چەندە پرانسیپی دموکراسی وەکو بنەمایەکی ئەساسی پارێزرا و پشتی پێدەبەستێت بۆ ئەو ملبەملانێ سیاسیە دموکراسیە ئەو گەمە گەورەیەی کە کۆمەلگا بەگشتی پێی گەشە دەکاو دەچێتە پێش لە دەوڵەتی دموکراسیدا بە نەتیجە هیچ مانایەک نامینێتەوە ئەگەر پرۆسی هەڵبژاردن تێدا نەبێ ئالوگۆڕی ئاشتیانەی دەسەڵات نەبێ ئەمەش بە حقیقەت پەیوەندی بە تەنشیعی سیاسیە و دەبێ اعترافیش بکەین ئەمە لە شەو ڕۆژ نایە ئێستا ئەگەر لە هەموو حیزبەکانی کوردستان بپرسین کە ئەوانن دوزار بڕیاری سیاسی دەدەن و پەرلەمان بەرەو باشی ئیش دەکا و کۆمسیۆن دەتوانانی ئەدای هەبێ و ئەوانە تەنشیعی سیاسی لەکوێ ئەو پرۆسەیەدایەکە گەشەی دموکراسی ناوخۆیی حزبەکە ژیانی تازە پێشکەش بکانەوەی تازە پێشکەش بکە ئەم گەشەیە لازال هەمووان اعتراف دەکەن سیما و خەستەتەکانی شۆڕژگێڕی و مەسئلەی نەتەوەیی و دنیابینی لە چوارچێوەی دەوڵەتی موسەساتی دموکراسی لە پرۆسەدایە یعنی لە ئامادەکردندایە ئینجاوە هەوراز و نشێوی تێدەکەوێت بەشی دووەمیان پەیوەندی بەو بیئە و منیش نایڵێم با بڵێن لە 24 یۆلیۆی 2005 نەتەوەی گرتوەکان وەسیقەیەکی ئەساسی هەیە
بۆ مەسئلەی دموکراسی و ئیستیمرارەتی انتخابات لەوێدا باس لەو هۆکارانە دەکات لەو پرانسیپانە دەکات کە دەبێت لە بنەمادا هەبن هەڵبژاردنەکانی کە ئەنجام دەدرا پێشتر لە جیهانی عەربی و لەو ناوچەیەش هەمویان بە کرچ و کاڵ بێ بنەما دەژمێردران چونکە پرانسیپە ئەساسیەکانی بیئە یا ئەو کەشوهەوای کە هەڵبژاردننی تێدا ئەنجام دەرێت دەرفەت و لەبار نییە هەڵبژاردن لە وڵاتێک تەندروست و تەواو ناگاتە ئاستی پرانسیپی نێودەوڵەتی ئەگەر سجل یا لیستێکی دەنگدەرانی پاک و بێگەرد نەبێ هەڵبژاردن ناگاتە ئاستیەوە ئەگەر کۆمسیۆنێک یا دەستگایەک کە تەواوەن دەسەڵاتی جێبەجێکردن زیانە کاتەوە لە پرۆسەی بەڕێوەبردن و تێکەڵ نەکردنی بۆی کە پشگیری لەلایەک دەکا لە دژی لایەکتر دەوەستێ هەڵبژاردنێک ئەگەر بەردەوامێتی بە واتای با بڵێن خولگیری و بەردەوامێتی هەیە دوو کاتی دیاریکراوی مەسەلاً بە نەتیجە دەبێت ئەو کاتانە هەندێک جار دەگاتە ئەوەی وەکو مامەڵە وەکو نەفیرعامی گشتی یا جۆرێک لە سازدان یا با بڵێن چۆن دەڵێن بڕیاری ئەوە دەدرێت وڵاتەکە دەچێتە پێگەی خەتەر ئینجا لەو کاتانە هەڵبژاردن دەبێتە پێوەری ئەوەی دوا دەخریا دوا ناخرێ ئەوانیش کاکە باسی کرد بۆیە بە بۆ چوونی من ئەگەر بین ئەو پێوانە کاریانە بکەین لە هەرێمی کوردستان خۆی قۆناغەکە لە ڕەگواستندایە و بەشێک لەو تێبینیانە هەڵدەگرێ بە دەر نییە لەو پێکاتێکە لە منطقەکە دەگوزارێ کەواتە ئاساییە نا چیرۆک لەسەر ئازایی لە بۆ کوردستان و هێزە سیاسەکانی کوردستان ئەوەیە تەحەدای یا تەجاوزی ئەو با بڵێن بارودۆخە بکەن چونکە کەشوهەوای ئەویان لەبەردەستدا هەیە ئیمکانیەتمان هەیە قدرتمان هەیە مەسەلاً کەس پێشبینی نەدەکرد لە کوردستان معارەزە بوون قبول بکرێ ئێستا قبول بووە کەس پێشبینی ئەوە ناکە تا ئەوڕۆ کە ئاڵوگۆڕی دەسەڵاتی با بڵێن ئاشتی خوازانە ڕوو بدەکە ئەوش پێم وایە عقدە و جورئەتێکی گەورەی دموکراسیە کە تۆ دوازار بڕیار بدەیت بەهێمنی بەبێ ئاژاوە بەبێ کێشە ئیسلاحی فەوقی بکەیت لە شۆڕشێک کە هەمووی لەسەر بینای شۆڕژێری دروست بۆ بێ تەسمیلی دەستی خەڵک و دموکراسەتی بکەی بەوەی کە بێ بڕوات بەوەی هەبێ ئەمڕۆ تۆ لە دەسەڵاتی بەیانی دەبێت لە معارەزەبی و بە نەتیجە ژیانی دموکراسی ئەوها دەچێتە پێش خۆ تۆ ئەگەر 25 ساڵی داهاتوو بڕیار بێ هەر حیزبێکی سیاسی دەسەڵاتی لەدەست بێ و نەیەڵێ بە هیچ بە طریقەی شەرعی و ناشەرعی هیچ کەس دەسەڵات نەگرێت اینجا دموکراسیت بە هاوقیمەی نامێنێ هێدی هێزی سیاسیش کرچوکال دەبێتەوە چونکە بە نەتیجە تۆ کۆنتترۆلی کایەکانی کۆمەلگا بکەی بە منیش بڵێ وەرە با چێبڕچێ بکەین نەخرم چێبڕچێم پێ ناکرێ تۆ ژیانی ئابووری دەسەڵات جونگەکانی ترت هەمووی لە دەست بێ بەو شێوەیەش کە لە کوردستانیش وەکو نموزەت لە هەندێک شوێن بەکاردێ مەسەن ئێستا زۆر گرنگە داوا بکرێ بە تەواوی پێگەی دەوڵەت یان دەوڵەتداری دەسەڵاتداری بۆ نمونە هەتا پلەی بەڕێوەبەری گشتی جودا بکرێتەوە لە بە حیزبی بوون ئیتر گەیشتونەتەوە ئاستی خەڵک بە کەفاعەت و بە ئیدارە و بە پێوەردانرێ بۆچی کاتێک ژیانی خەڵک لەسەر حیزبی سیاسی نەوە حیزبی سیاسیش ناترسێلەوەی کە ئەو ساڵ ئاڵوگۆڕی دەسەڵات بکە ئەم ساڵ بیداتە ئەو سبەی لازال لە کوردستان سروە خان دەبێ بە جورئەت بڵین هەمومان سەیری انتخابات دەکەین بۆی کە ئەگەر هێزێکتر هات محاکەمەیەوی تر دەکا نەک بە ئاشتی مامەڵی لەگەڵ دەکا بۆیە ئەمە پەیمانێکی کۆمەڵایەتی گرنگە دەبێت بە وریایی مامەڵی لەگەڵ بکرێت بە ئیتیزای ئەوەی چۆن ئەم عقدەیەش دەبڕین کە دوازار پارتی وێچێتی لە معارەزە بوون ببینین ئاساییە یان هێزێک لە ناو پارتی خسرۆ بزانم ئەتوانی لە معارەزە بوون بیان بینین کاک خسرۆ ئێوە تەجروبەیەکی ساڵانی پێشومان هەیە هەموو هەڵبژاردنەکان لە دوای نەوەدووەوە تقریبان ئێوە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لیستێکی پێکەوەتان هەبووە یەک لیست بوون لە هەڵبژاردنەکانە ئەم جارە کە هەوڵێکە درێت بۆ ئەوەی کە بە دوو لیستی جیا دابەزن ئایا ئەمە وەک هەندێک لە چاودێران باسیەکەن تەنها تەکتیکێکە و زۆر لە سەرکردەکانی پارتی دیموکراتی کوردستانیش باسی ئەوەی کرد کە ئەمە تەکتیکی نێوانیەکێتی و پارتیە و دوای ئەوەش یعنی ئەبنەوە حکومت پێکەهێننەوە تەنها بۆ ئەوەیە کە لایەنگرانیان بۆ بگەڕێتەوە ئەمە لەکوێی دیموکراسیەتایە و لەکوێی مەسلەی هەڵبژاردنەکانە ئەگەر ئەمە وا بێت تەکتیک بێ و ئێوە بتانەوێ پێش هەڵبژاردنەکان بکەوە خۆی مەسلەی بەشداری بوون بە لیستی جیا یان بە هاوپەیمانەتی شتێکی زۆر ئاساییە و لە هەموو وڵاتانی دنیاش پەیڕەو دەکرێتن چ پێش هەڵبژاردن یان دوای هەڵبژاردن و با دووریش نەچین تەمەشای پرۆسەی هەڵبژاردننی عێراقی بکەین لە ساڵی 2010 کە لیستی دەوڵەتی یاسا زانیان زۆری نەنایەنن یەکسەر هاوپەیمانەتیان کرد لەگەڵ مەجلسی ئەعلا و لەگەڵ تەیارەکانی دیکە و ئیتیلافی وەتەنی عێراقییان دامەزراند و بوونە گەورەترین هێز لە ناو پەرلەمانی عێراقەوە بەم شێوەیە حکومیان گرتە دەست وەکو گەورەترین هێز
ئەوەی لە دەست کوردستانی پێش هەڵبژاردنەکان هیچ ڕێکەوتنێکی تەکتیکیان نەبوو ئەم هێزانە. نا مەسەلەکە زانی چ پێش هەڵبژاردن بێت چ دوای هەڵبژاردن بێ هاوپەیمانەتی شتێکی زۆر ئاساییە مەسەلەکە واردە یعنی بەڵام مادام بەلیستی جیا دەچین ئێمە بەلیستی جیا دەچین بۆ هەڵبژاردنەکان وا بڕیاریان داوە هەردوو لامان پارتی و یەکەتی بە دوو لیستی جیادا بەزن ئەمە دوای هەڵبژاردن چی دەکەن ئەوە دوای هەڵبژاردن دەبێ باسی لێوە بکەین چونکە ئێستاکە پێشوەخت هیچ بڕیارێکی قەتعی نەدراوە کە چۆن دەبێتن بەڵام ئێمە دوو حزبی هاوپەیمانین بەڵێ ڕێککەوتنامەیەکی استراتیژی لە نێوانماندا هەیە و حەقی خۆمانە هاوپەیمان بین دوای هەڵبژاردن هەروەکو چۆن حەقی ئۆپۆزیسیۆنەش ئێستا هاوپەیمانن و لەوانەیە دوای هەڵبژاردنیش هاوپەیمان بن. مەسەلەکانی دیکەی کە برادەران باسییان کرد ئەزانی پێشکەوتنی دیموکراسیەت لە ئەو وڵاتە پەیوەستە بە ئەزمون و بۆ ڕۆشنبیری هەڵبژاردن. یعنی چەند ئێمە زۆرتر هەڵبژاردنەکان ئەنجام بدەین چەند دەبینە زیاتر خاوەنی ئەزمون و خەلکەکە ئیتر لێ ڕادێت و زۆر بە ئاسایی خۆی حازر دەکات بۆ ڕۆژی دەنگدان. ئێمە تا ئێستاکە کۆمەڵێک تەوافقات کە پێویستە هەبێت نیمانە بۆ نمونە پارتی و یەکەتی لەگەڵ لایەنی ئۆپۆزیسیۆن تا ئێستاکە نەگەیشتونەتە تەوافقێک سەبارەت بە دامەزراندنی دەستەیەکی سربەخۆی هەرێم بۆ هەڵبژاردنەکان لەبەرچی چونکە لایەنی ئۆپۆزیسیۆن بە شێوەیەک دەی بە ئێمە و برادران لە یەکەتی ئێمە بە شێوەیەک دەمانەوێت لەوانەیە برادرانیش لە ناو یەکەتی بە شێوەیەکی دیکان بوێت ئەوە پێویستی بە هەندێک تەوافقات هەیە هەروەکو چۆن کێشە لەسەر دەستور هەیە ئەو ها کێشە لەسەر کۆمەڵێک شتی دیکەش هەیە کە گرنگن بۆ ئەوەی هەڵبژاردنەکان لە کاتی خۆی ئەنجام بدرێت یان بە شێوەیەکی سەرکەوتوانە ئەنجام بدرێتن. کۆمەڵە کێشەی دیکە هەیە کە دەبێت چارەسەر بکرێن. بەس ئێمە نیمانە لە عێراقیش هەمان کێشە هەیە لە عێراقیش چەند مانجێک جار هەڵبژاردنەکان دواکەوتووە بۆ نمونە هەڵبژاردنەکانی پەرلەمانی دەبوایە لە مانجی یەک ئەنجام بدرابایە بەڵام بینیمان چۆن دواخرا بۆ مانجی سێ و لە مانجی سێ ئەنجام درا لەبەر کۆمەڵێک هۆکار. هەندێشت هەیە گرنگە هەبێتن هەڵبژاردن یعنی ئامار هەڵبژاردن یعنی تۆماری دەنگدەران ئەوانە هەمووی لە وڵاتە نییە لە عێراق نییە لە وڵاتانی دیکە هەموو حزبێک لیستی دەنگدەرانی لەبەر دەستە پێشوەخت دەزانێت چەند دەنگدەر هەیە چێ دەنگدەرە بەناو بە تەلەفۆن بە شوێنی دانیشتنی ئەو دەنگدەرە زۆر بە ئاسانی هەموو لایەنێکی سیاسی دەتوانانی بگاتە ئەو دەنگدەرە لای ئێمە تا ئێستاکە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان ئەو لیستەی بە حزبەکان نەداوە و ناشیداتن تا خسرەوە ئەگەر ببووری ئەمانە چ پەیوەندیکی بەوە هەیە کە ئێستا لە پەرلەمانی کوردستانەوەی کە کرام ماوەی سەرۆکایەتی هەرێم درێژ کرایەوە بۆ 2 ساڵ بەبێ ئەوەی هەڵبژاردن ئەنجام بدرێت بەبێ ئەوەی کە ڕای لایەنەکانی تری هەرێمی کوردستان کە سەرۆکی هەرێم سەرۆکی ئەوانیشە خۆ هەر تەنها سەرۆکی یەکێتی و پارتی نییە یەکێتی و پارتی بیکاتەوە بە سەرۆک ئەوە مەخرەجێک بوو لە ئەو کێشەیە کە لەو وڵاتە هەیە هەروەکو گوتم تەوافقات کە نەبێتن دەبێتە کێشە یعنی ئەگە بۆ مەسلەی دەستور بێت ئەگە بۆ مەسلەی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بێت لە هەرێم ئەگە بۆ هەر مەسلەیەکی دیکە بێتن ئەگەر هەندێک تەوافقاتی پێشوەخت نەبێتن دەبێ مەخرەجێک بدۆزرێتەوە ئەو وڵاتە نابێ بێ دەستور بێتن و ئەو وڵاتە نابێ بێ سەرۆک بێتن و نابێ بێ پەرلەمان بێتن و نابێ بێ حکومەت بێتن جا ئەگەر کێشە هەبێتن خیاراتی دیکە هەیە ئەوە یەکێک لە خیاراتەکان دەست خۆش دەچینە ناوبڕێک و دوای دەگەڕێمە وڵاتان ئازیزان ناوبڕێک و دەگەڕینە وڵاتان.